تورکیا دەوڵەتێکی داگیرکەرە هەر بە پێی مێژوو هەر داگیرکەر بووە بۆیە ئیدانەی ئەو لەشکرکێشەیەکەین بۆ سەر هەرێمی کوردستان تورکیا بیکات یا هەر لایەنێتر بیکات ئەوەی زیاتر ئاشکرایە ئەمڕۆ تورکیای کات پێویستە گەلی کوردیش یەکگرتوو بن لە هەر چوار پارچەی کوردستان بۆی بتوان بەرامبەر هەموو پلانەکان بۆستنەوە بە تایبەتی پلانەکانی تورکیا و ناکۆک و ناتەبان نەبن موبەڕیر نەدەنە دەستی داگیرکەران بۆ ئەوەی کە بارودۆخەکە زیاتر خراپتر بێت و هەوڵی ئەوە بدەن کە بە تایبەتی لە دەرەوە خۆپشاندان بکەن لە وڵاتانی ئەوروپا و بە تایبەتی ئەمریکا و وڵاتانی بڕیار بەدەست بۆ ئەوەی زەخت لە تورکیا بکرێت کە کۆتایی بە داگیرکاریە بێنێت و هەروەها ئەکرێت داوا لە دەوڵەتی عێراق بکەیت کە چونکە خاوەنی قەزیەکە خاوەنی وڵاتەکە عێراقە بە پێی یاسا نێودەوڵەتیەکان بۆ ئەوەی ئیجراعات بکات کۆتایی بەو داگیرکاریە بێنێ زۆر خراپە ئەوە هەم دژی هەموو بنەمایەکە ئەوە دژی ژینگەیە دژی ئیتر ناشرینترین کارە زۆر ینی لە داگیرکاریەکە خراپترە ئەو شێوازە چونکە ئەوە سروشتە سروشتیش ینی بڵێن پێویستە پارێزگاری لێ بکرێت لە هەر جێگەیەک هەبێت ئەرجی حکوومەت و پەرلەمان ئەوەیە کە زیاتر ناوەندە نێودەوڵەتیەکان ئاگادار بکەنەوە بۆ ئەوەی کە کۆتایی بەو کێشەیە بێت و هەروەها سنوورێک بە تورکیا دانێن تورکیاش بۆ خۆی کەسی یەکێکە لە دوژمنەکانی کورد و یەکێکە لەو لە تاریخی لە سەردەمی سڵتانەکانیان هەتا ئێستا دژمنایەتیان لەگەڵ کووردا هەبووە و ئێسش بڕینەوەی ئەمدارانە و بردننی شتەکانی کوردستان بەڕاستی کارێکی زۆر نابەجێ کارێکی خراپە من وەکو هاوڵاتیەکی کورد وەکو خەڵکێکی منتیقی هەڵەبجە ئیدانەی ئەم داگیرکاریەکەم و پێی وتی کاکە من هەر بۆ هەرکوێ بڕۆم هەموو شوێنەکان هی خۆ من تازە جارێکی کرد چۆڵی ناکەم جارێکی تر هەرکوێی داگیر کردوێت تورکیا ئەوە قوبرسی داگیر کردو بەشێک لە قوبرس ئەوە لە لیبیا هەیە ئەوە بەرە و ئەرمینیا ئەڕوا یعنی ئەم هەموو شوێنەی داگیر جارێکی تر بەڕاستی کوردستان چۆن ناکات کورد یەک بگرێ پێ بڵێ نا بۆ داگیرکاری پێی بڵێ تر ئێمە قەت ئەمە قبول ناکەین ئەگەر حکوومەتی خەڵک بێ ئەبێ لەگەڵ خەڵکا بێتە جواب و ئەم داگیرکاریە قبول ناکە